لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە قەرەباڵغی زیاتر بەخۆ دەبینێت. ژمارەیەکی زۆری گەشتیاری شارەکان یاریێم و ناوەڕاست و باشووری عێراق لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز سەردانی ئاویناواری ئەحمەداوایان کردووە. ناوچەکە بە جوانی سروشت و کەشوهەوایەکی فێنک ناسراوە. گەشتیار بۆ خۆی ڕادەکێشێت. راح نهنئ العالم الإسلامي وشعبنا العراقي وشعب كردستان بمناسبة حلول عيد الفطر المبارك، وإن شاء الله يعم الخير والأمان على شعب كردستان وشعب العراق، وأجواء حلوة وكلش أحمداوة وسليمانية كلش حلو ومتونسين والحمد لله والشكر. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە بەڕێوەبەرەتی گەشتوگوزاری هەڵەبجە وەریگرتووە لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز نزیکەی 30,000 گەشتیار ڕوویان لە سنووری پارێزگای هەڵەبجە و ئاویناوارەکان کردووە. لای خۆشیانەوە گەشتیاران داواکارن هەمووان جینگە و سروشتی ناوچە گەشتیاری و ئاویناوارەکان بپارێزن. هاوکات داواش دەکەن لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار خزمەتگوزاری زیاتر لەو ناوچانەدا جێبەجێ بکرێت. بەڕاستی شوێنەکە شوێنێکی خۆشە. ئێمە وەکو خۆمان لە کەرکووکەوە هاتووین، شوێنێکی خۆشە لە بەغداوە لە زۆربەی شوێنەکانەوە دێن بۆ ئێرە بۆ ئەحمەداوە شوێنێکی خۆشە، ژینگەیەکی جوانی هەیە. هیوادارم ژینگە پارێز بنەوە خەڵکەی کە دێنە ئێرە شوێنەکە بپارێزن بە جوانی. وەڵام بەگشتی جەوەکە جەوەیەکی فێنگ و خۆشەوە پێم وایە شوێنەکە شوێنێکی سیاحی گەشت و گوزاری زۆر خۆشە، بەڵام لە هەندێک شوێن بەداخەوە لەوانی خزمەتگوزاری بە تایبەتیوانی کە پێویستن بۆ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی منتیقەکەن لەوانی خزمەتگوزاری بۆ گەشتیارەکان لە ئاستی پێویستانە بێ. لە سنووری پارێزگای هەڵەبجە 35 ناوچەی گەشتیاری هەیە و ساڵانەش لە جەژن و پشوەکاندا ژمارەیەکی زۆری گەشتیاری عەرەب و شارەکان یاریێم ڕوویان لێ دەکەن. لای خۆشەوە وتەبێژی بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە لە ڕاگەیەنراوێکدا ئامارەکانی ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆزی بڵاو کردەوە. بەپێی ڕاگەیەنراوەکە 13 دۆسەی جۆراوجۆر تۆمار کراوە و بەهۆیانەوە 7 کەس دەستگیر کراون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئاویناواری ئەحمەداوە.